بەناوی خی بەرز و بێوتا سڵاوتان لەوێت بینەرانی ئازیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال دووباراتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و تەوەری نوێمان بۆ ئامادە کردوون ئەخوازین کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت و بتوان سوودێکی باش لە تەواوی تەورەکانمان وەربگرن. سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت بینەرانی عزیز بڕگە و بابەتەکانی بەرنامەیەم ڕۆمان لە سێ تەوەری سەرەکیوە کە میشە پێک هاتوون. تەوەری یەکەمیان قسەکردنە لەسەرەوەی کە چۆن سوود لە مێژوو وەربگرین بە تایبەتی بیرمانەچێت ئەمڕۆ 16 ئۆکتۆبەرە بۆیە قسە لەسەرەوە دەکەین چۆن سوود لە مێژوو وەربگرین. تەوەری دووەمان قسەکردنە لەسەر گەنج و بەرپرسیارەتی لایەکەوە زۆر جار هاوار دەکەین بۆچی دەرفەتی بەرپرسیارەتی نادرێت بە گەنجان لە لایەکی دیکەشەوە زۆر جار کە گەنجێک دێتە سەر پۆستێک ڕەنگە هەندێک خەڵک بڵێ گەنجێکی بێزمون چۆن پۆستێکی وا حساسی بەدەستەوە دەدرێت بۆیە قسە لەسەر گەنج و بەرپرسیارەتی دەکەین. تەوەری سێمیشمان تەوەرێکی تۆمارکراوە کە فێرکاری بڕین و درومانە پێشکەشتان دەکەین لەگەڵ کۆمەڵێک لە راپۆرت و زانیاری تایبەت. بەڵاتزان سەرەتاش دەچینە لای ڕەوشی کەش و هەوای سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. بڕگەی نرخی دراوەکان بە پێکەوە بینەری و بڕگەیە بین بزانین کام لە دراوەکان گۆڕانکاری بەسەر نرخیان داهاتووە بە تایبەتی وە کەمیشەوەی کە بۆ ئێمە بایەخی هەیە دۆلار چمەن و لیرەی تورکیە. دەچینە لای بڕگەی یادەوەریەکان کە باز لەو ڕوودا و مێژوە گرنگانە دەکات کە لەم بەروارەجا و لە ڕابردوودا ڕوویاندا فەرمون با پێکەوە بینەریان بین. شانزەی دەی هەموو ساڵێک دیاری کراوە بۆ ڕۆژی گیانی خۆراک. بەهۆی کاریگەری خۆراک لە زیندەی مرۆڤەکان هەروەها توشبوونی بەشێکی زۆر لە مرۆڤەکان بە نەخۆشیە کوشندە و درێژخایەنەکان بەهۆی نەبوون یان خراپی کوالیتی خۆراکەوە ساڵانە ڕێکخراوی تەندروستی گیانی هۆشیاری لەبارەی خۆراکی پێویست و تەندروستەوە دەدات. چونکە ئەمڕۆ خۆراک و خراپی جۆر و کوالیتی خۆراک بۆتە هەڕەشەیەکی جدی و مەترسیدار بۆ تەندروستی گیانی بەهۆی بەسەرچوون یان ساختەکاری لە خۆراکدا ساڵانە هەزارەها مرۆڤ تووشی نەخۆشیە جۆرا و جۆرەکان دەبن.
16 دەی ساڵی 1995 ڕاگەیاندنی ئەنجامی هەڵبژاردننی عێراق بۆ سەرۆک کۆماری کە سەدام حسێن ڕێژەی لە سەدی دەنگەکانی بەدەستیەنا بوو تاکە کاندیدی سەرۆکایەتیش بوو بۆ ئەو پۆستە چونکە هیچ کەسایەتێکی تری سیاسی لە ناوخۆ و دەرەوە جورئەتی خۆکاندیدکردنی نەبوو لە بەرامبەر سەدامدا. دوای ئەنجامی هەڵبژاردنەکانیش کە بە ساختەکاری گەیەنرا بوویە ئەو ئاستە سەدام باسی لە دیموکراسی و شەفافیەتی هەڵبژاردنەکە کردو بۆ میدیاکانی جیهانی ڕاگەیاند کە هەموو گەلی عێراق تەبە و یەکدەنگن لەسەر سەرۆکایەتیەکەی. 16 دەی ساڵی 1986 لە دایکبوونی یەکەمین سەرۆک وەزیرانی ئیسرائیل و دامەزرێنەری دەوڵەتی جوولەکە و باوکی ڕۆحی جوولەکەکانی گیان داود بن گۆریۆن لە شاری پۆلنسکی پۆڵەندا بەهۆی هەوڵەکانی بۆ بنیادنانی دەوڵەتێک بۆ جوولەکەکانی سەرزەمین و ڕزگارکردنیان لە ژێردەستەیی وستەمی خاچپەرستەکانی ڕۆژاوا ساڵی 1906 کۆچ دەکات بۆ فەلەستین و دەست دەکات بە دامەزراندنی دەوڵەتێک بۆ جوولەکەکان. هەوڵەکانی داود بن گۆریۆن بوو کە سەرنجام ساڵی 1948 توانرایەکەم دەوڵەت لە سەرخاکی فەلەستینی مسلمانان بۆ جوولەکە دروست بکەن و لەوساوە تا ئێستا ئەو دەوڵەتە بۆتە مای ئاژاو و ناکۆکی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتە ئیسلامیەکان و جوولەکەکانی لە دنیاوە بۆ بانگێش کرا. ئەمڕۆ 16 ئۆکتۆبرە دیارە ئەگەر لە نزیکترین مێژووی 16 ئۆکتۆبرەوە سیر بکەین 16 ئۆکتۆبری 2016مان بیر دەکێتەوە کە ئەو کارەساتی لە کەرکووک ڕوویدا بەڵام لە هەمان کاتا هەمان کارەسات لە دوو ڕۆژی ڕابردوودا لە خۆراوا جارێکی تر دووبارە دەبێتەوە بۆ قسەکردن لەسەرەوەی کە بە تایبەتی کورد چۆن سوود لە ئەزمون و لە مێژوو وەربگرێت قسە و گفتوگۆ لەسەرم بابەتە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا کامەران بابانزادە مامۆستای زانکۆ مامۆستایان بەخێر بێ زۆر سپاس بۆ دەرفەتە ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئێمەی کورد تا چەند دەتوانین سوود لە مێژوو وەربگرین یا ئایا توانیمانە سوود وەربگرین لە مێژوو؟ پلای خۆی گەورە میرەبەندیان ئەمڕۆ قسە لەسەر 16 ئۆکتۆبری ساڵی 2016 دەکەین ئەمە تەوەرێکی گرنگە ئەگەر ئێوە با بڵێن ستایلێکی تایبەتیتان نییە با بڵێن دیدێکی تایبەتیتان نیە بۆ تەوەرەکەی حەز دەکەم ئەم تەوەرە بیبەستمەوە بە تەوەرەی ئێستای سووریا و بیشی بەستمەوە بە ئەم حالەتانی کە لە مێژوودا ڕوویداوە 16 ئۆکتۆبر ڕووداوێک نییە لە هاوشێوەی ئەو تەنها لە 16 ئۆکتۆبردا ڕوویداوێ 16 ئۆکتۆبر مەلای خەتێ لە ساڵی 1936 مەلای لە 16 ئۆکتۆبر هاوشێوەی یەزدانشیر و شۆڕشەکەیەتی لە 1940 هاوشێوەی ئەوەی موزوعی مشیری حەمەی سلێمانە لە 1990 هاوشێوەی ئەوەی حەم ڕەشید خانی بانە و کۆماری کوردستان لە 1940 دواتە کۆمەڵێک هاوشێوەمان هەیە ئەمە ئێستاش مەزلوم کۆبانی و هەروەها بابەتی کوردستانی ڕۆژ ئاوایە 16 ئۆکتۆبر لە سیاقە تاریخەکەی سێریکەین کە زۆر گرفتی ئەمە ئەوەیە کە زۆر زار قسە لە بابەتێکی سیاسی دەکەین ئەگەر وریان نەبین زۆر زار ئەمە خوێندنەوەی سیاسیانەی بۆ دەکرێت زۆرێک لە بێبەریکردنی فلانە لایەنگری فلانە هێرشکردنە سەر فلانە بەڵام لە سیاقە مێژوویەکەی حالەتێکی ترە لە ساڵانێکی ڕابردوودا ئێمە باس خواستی مەلای خەتێمان بیستووە بەڵام دوجار بەڵگەنامەکانی ئەم چەند ساڵی دوایی بەریتانی ئەوەمان پێ دەڵێن کە پێشتر لە بینی کاپتن شیل و ڕیچاردوت پەیوەندی دروست کراوە لە بینی دەوڵەتی عوسمانی لەگەر میر محەممەدی ڕەواندز بۆی خۆی ڕادەست دەوڵەتی عوسمانی بکە لەسەر ئاساسی کە دەوڵەتی بەریتانیا ڕێگە بە هیچ قوارەیەک نادە لە دەوڵەتی عوسمانی جیا ببێتەوە دوازارم ڕێکەوتنامە ژێربەژێریە کراوە وەلەو کاتەدا کە دەوڵەتی سۆران لە ئاکرێ لە بادینان لە هەریر دەشتێ لە کاتی گەمارۆدانی شاری ڕەواندزدا فتوایەک دەدرێ ئەم فتوایە حەقیقی هەیە یاخود بۆ خاوکردنەوە دراوە لە وەختێکی بە فیڕۆچوو درراوە واتە ئەم فتوایە بدرابایە و نەدرابایە ئەوەی لە دەست چوو بوو نەدەهێنرایەوە و ڕەواندزیشی ئەو پەڕێکەی بۆ چەند سەعاتێک گەیان بۆ ڕۆژێک دوا دەقس لە کەوتن واتە هۆکارە مۆزوعیەکان هۆکارە سیاسیەکان کەوتنەکەم سۆگەر بووە حالەتێک ڕوویداوە و ئیتر لێرەوە هەتا ماوە نەخوێندەواری و نەزانینی ئێمە لە توێژینەوەی ڕووداوە مێژوویەکان وامان لێ دەکا هەر هەمومان لەو فاکتەرە کورد کردوەوە ئەمە چەندین حالەتی وامان هەیە لە مێژوو 16 ئۆکتۆبریش ئەگەر نەگەڕێینەوە بۆ بەرئەنجامەکانی ڕیفراندۆم و ئەو نیگەرانی نێودەوڵەتی قلێمەی لێکەوتەوە نەگەڕێینەوە بۆ سازشانەی کە لە ئەنجامی گفتوگۆکانی ئەو کاتەی یەکێتی و پارتی لەگەڵ بەغدایە بۆ تەنسیق بۆ گەڕانەوەی هێزەکانی عێراقی بە هاوبەشی بۆ کەرکووک و ناوسەدام ڕێنراوەکەن ئەگەر نەگەڕێینەوە بۆ کۆبوونەوەکەی دوکان نەگەڕێینەوە بۆ ئەو کاتە خراپەی کە هەڵبژێردرا
بۆ ڕیفراندۆم لەو کاتی کە عێراق لە بەهێزیدا بوو با بڵێن ئەگەر نەگەڕێینەوە بۆ ئەو شپرزەیەی سەرکردایەتی کورد کە لە ڕۆژانی پێش 16 ئۆکتۆبەر خەریکی ڕێکەوتنم بۆی کە بگەڕێتەوە بەڵام بە تەنسیق بگەڕێتەوە بگەڕێن نەگەڕێنەوە بۆ ئەو پشتیوانە نێودەوڵەتانی کە لە بەغدا دەکرا بۆ ئەوەی کە ڕیفراندۆمی ڕێگە نەدا یعنی کارتەکانی ئێمە کارتی لاواز کارتەکانی بەرامبەرمان کارتی بەهێز ئێمە لە قۆناغێکدا بووین ئەگەر 16 ئۆکتۆبەر ڕووی نەدابایە لە 18 و 19 ئۆکتۆبەر حکومەت گەڕابوو بۆ ئەناوچانە واگەر بێت و ڕاست و خۆوەکو خەزەکەی مەلای خەتێ قسە لەسەر 16 ئۆکتۆبەر بکەین 16 ئۆکتۆبر با بڵێ ناوی لێبرن خیانەتی جەبهەیەک بەڵام ئێمە لە هەموو جەبهەکانی تر تێکشکاین لە ماوەی 24 سەعاتدا بۆیە گرفتی ئەمە ئەوەیە کە زۆر زار لێکدانەوەیەکی مێژووی بۆ ئەکادیمی فرە ڕەهەندی ناکەین بۆ حالەتەکانمان و ئەمە هەڵەیەکە کە زۆر زار نەبوونی ڕۆشنبیری توێژینەوەی مێژووی ئەم حالەتەمان توش دەکات 16 ئۆکتۆبر لە مێژوودا تۆوالێکی دەزیتەوە کە ئەمە خیانەتە لە کاتێکا کە هەندێک پێی دەڵێن شانازیە هەندێکیش دەڵێن خۆفرۆشتن ئەمە دەڵم خیانەتم نەدڵم شانازیە چونکە 16 ئۆکتۆبر ینی واقعێک نییە بەبێ پێشینە و واقعێکیش نییە بەبێ پاشینە 16 ئۆکتۆبر ڕەبتە بە پێشینەیەکەوە و ئەم پێشینەیە هۆکارە بابەتی و مۆزوعیەکانن کە 16 ئۆکتۆبر ڕوویدا ئەگەر 16 ئۆکتۆبر هێما بێ بۆ گەڕانەوەی حکومات و شێوەیەکی زاڵمانە بۆ کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان 16 ئۆکتۆبر نییە بە تەنیا ئەم هۆکاری دروست کرد بێ کۆی ئەو ڕەهەندانەیە کە لە ڕۆژانی پێش 16 ئۆکتۆبر ئەم حالەتی دروست کرد کە ئەمە لە مانجی تشرینی دووەمەوە دەست پێ دەکات ئەو ڕۆژە زۆر باش ئەم مێژوانە دووبارە دەبنەوە دەکرێت ئەمە یەکێکیان بە پیرۆز بزانین یەکێکیان بە خیانەت یەکێکیان بە حکمت بزانین یەکێکتیکیان هەر نەخێر بە حکمەتی بزانین بۆ نمونەیە سیر کە لە 16 ئۆکتۆبر لە هەرێمی کوردستان ئەمانە هەمووی بە خیانەتی یەکتریان وەسف دەکرد بەڵام ێستا لە ڕۆژاوە هەمان مێژوو دووبارە بێتەوە بە حکمت لە قەڵەمی دەدەن لە پاراستنی هاوڵاتیان لە قەڵەمی دەدەن ئایا مێژوو چۆن دیاری بکەین بزانین کامیان حکمەتە و کامیان با بڵێن هەڵە یاخۆت ئەو نەزانیەیە کە ڕوو دەدات گرفتی ئەمە میراتگرێتی ئەم حالەتانەیە من دەڵێم ئافرین بۆ یەک لە ناوکانی حەمەڕشتخانی بانی کە لەم ساڵانە تووشی بووم باسی هەڵوێستی باپیریم کرد لە کۆماری کوردستان گوتی مامۆستا ئێمە ئەوەمان داوەتەوە دەست مێژوو چۆنی لێکەداتەوە چۆنی تەحلیلەکە حەمەڕشتخانی بانی پیاوی جۆڕژێڕە یا خیانەتی لە قازی محەممەد کردووە ئێمە هیچ قسەیەکمان لەو بارەیەوە نیە خۆزگە ئێستاش پارتە سیاسیەکان و میراتگرانی ئەم ڕووداوانە ئاوا سەیریان بکرد بایەوەتە لێ بگەڕابانایە بە شێوەیەکی ئەکادیمیانە دیڕەسەی ئەو بابەتە بکرابێ و کاتین پێم وە بۆ ئەکادیمیست و توێژەراوانی سیاسی و بواری مێژووی جوان ڕەهەندەکانی ئەم حالەتەیان تەرتیب دەکرد بۆیە ئێمە لە مێژووداگەر هەر ئەوە نایەت وە سەیری 1975 بکە من لە توێژینەوەشدا لە دەربارەی ڕێکەوتنامەی دەزایر و نەکسەی شۆڕشی کوردی ئەوەم گوتومە تەقیمی مەلا مستەفا ناکرێ تەنها لە 11 سێ کە بڕیاری کۆتایی هێنانی بە شۆڕشدا تەقیمی مەلا مستەفا دەکرێت لە قۆناغەکانی پێش ئەو مێژووە کە چۆن زیاتر لە 9 ملیۆن خەڵک ئاوەری ئێرانێ بوو چۆن پشتی بە شێوازێکی ینی بەم هێزە خارجیانە بەست کۆی ئەو ڕەهەندانی کە شۆڕشەکەی گیانە دەواازەیەکی داخرا و ئەمانە هەموو پێکەوە هۆکارن بۆ کارە ساتی ڕوویداوە کۆرە تەقیمی ئەم ڕووداوە لە ڕۆژێکدا ناکرێت ئەمە بۆ 16 ئۆکتۆبریش ڕاستە و بۆ ڕووداوی 1975 ڕاستە و بۆ سیوێکی ئابیش ڕاستەوەتە ڕووداوەکانی ئێمە تەنها لەم حالەتەدا ناکرێت خۆی گریمانەیەکی بیرکاری ئەگەبیرینەوە گۆڕێ ینی وەکو چۆن بڵێن ئەگەر بێت و لە ساڵ 1975 مەلا مستەفا و بڕیاری نەدا با یاسارنووسی کورچی لێ دەهات ئەگەر مەزلوم کۆبانی لە ڕۆژئاوای کوردستان ئەو بڕیاری نەدا با یاسارنووسی وێ چی لێ دەهات لە 16 ئۆکتۆبرش ئەگەر بێت و بەم شێوازە نەبووایە چی لێ دەهات یعنی ئەمە دیوێکی قەزیەکەیە ینی بێت و ئەم گریمانە دابنین ئەگەر گریمانەکە بە شێوەیەکی تر دابڵێن بێت ئەگەر 16 ئۆکتۆبر ڕوویدا باشە ینی ئەی خۆ لە شوێنەکانی تر 16 ئۆکتۆبر ڕووی نەدابوو کەم حالەتە ڕوویدا ئەم حەکە حکومەتاتەوە هەموو ئەو ناوچانە باشە خۆ ئەم هێزانەی کە لە 16 ئۆکتۆبر لە جەپەیەکشکان دوای 16 ئۆکتۆبر بۆچی جارێککە شەڕیان هەڵدەگیرساندەوە بۆ ئەوەی گەڕانەوەی ئەم ناوچانە گە تێبینێت کرد بێ شەڕ وەستا و هیچ هێزێک بەرەو پێش نەچوو بۆ دووبارە گرتنەوەی ئەم ناوچانە هەتاوەکو ئەم ڕۆژی لەگەڵ بێکەوەتە ئەمە ئەوەمان پێدە لە 16 ئۆکتۆبر ڕووداوێکە لە ناو کۆی ڕووداوەکانی تر و 16 ئۆکتۆبر فاکتەرێکە لە ناو کۆمەڵێک فاکتەری مەوزوعی وار هەمووشیان پێکەوە وحدەیەکی متەناسقن واتە پێکەوە یەکەیەکی پێکەوە زۆژدراون دەبێت پێکەوە لە چوارچێوەی ئەم ڕەهەندانە دیڕاستی ئەم حالەتە بکەین و بزانین ئەمە چەندی بەردەکەوێت لە کۆی ئەم نەتیجەی کە ڕوویدا زۆر باشە چۆن ئێمە سوود لە مێژوانە وەربگرین وەک ئاماژەت پێکرد کە ئەمە مێژوویەکی لە دێرینە چەندین جار دووبارە بێتەوە هاوشێوەی 16 ئۆکتۆبر و ئێستەی مەزلوم کۆبانی و ئەو ڕێکەوتنانەی کە دێتە ئاراوە کەواتە ئێمەی کورد چۆن دەبێت سوود لەو مێژوانی ڕابردووە بگرین بۆی کە جارێکتر 16 ئۆکتۆبر و ئێستەی
کوردستانی ڕۆژاوا هەموو ئەمانە جارێکتر دووبارە نەبنەوە. ئەمە ئەگەر بڵێ حسابی بکەین توانم بڵێم ئەمەی کە لە 75 ئەمەی لە 16 ئۆکتۆبر ئەمە ئێستا لە سووریا ئەم ڕێکەوتنە هەموو ئەمانە دەتوانم بڵێم لێ خاڵدەیەک دەگرنەوەیش ئەوەیە کە هێزە داگیرکەرەکان هێزە ئیقلیمیەکان هەتاکو ئێستاش ڕێگە نادەن قاوارەیەک لە سنووری عێراقێکی موحەد بە دیدی ئەوان واروەها ڕێگە نادەن قاوارەیەکی موحەد لە وڵاتی سووریا بە دیدی ئەوان دروست بێنی بەو مانایی ئەگەر بگەڕێینەوە بۆ گفتوگۆی نێوان سێربێرسی کۆکسویلسن لە کۆنگری قایری 1921 گفتوگوی ئەوە دەکەن ئەم دەرفەتەی کە بە شێخ مەحموود درابوو لە 1970 و 1990 بۆ دوان بەریتانیەکان پشتیان تێکرد ئایا ئەمە تەنها تێکشکانێکی بەسیتی شێخ مەحموود و لە دەربەندی بازیانی ئەنەما کۆمەڵێک هۆکاری تری هەیە یعنی ئەم پشتکردنەوەی بەریتانیەکان و هیجارێککە هێرشکردنەوە سەر شێخ مەحموود و لە بیدایەتی کە دەرفەتیاندا و احترافیان بە قاوارەکەی بۆ ڕوویدا بێرسی کۆکس لەگەر وڵسنا قسێک دەکات دەڵێ ئەم هەوکاری شێخ مەحموودیمان کردووە ئەمە دەتوانم بڵێم بۆ بەریتانیەکان پاڵنەرێکی ئەمنی بۆ نەک پاڵنەرێکی سیاسی بەدیوێچکەمە نەمانویستۆ قاوارێکی سیاسی بۆ شێخ مەحموود دروستکەین هێندە ویستومانە ناوسەیەک بپارێزین لە ئاژاوە و ئەمە ئامانجێکی ئەمنی ئاسایشی بۆ ئێمە هێناوەتە دی دەبێ ئەمە بە بەردەوامی لە هەرێمی کوردستان و لە سووریا کورد بەو دیدەوە لە واقعەکە بڕوانەیە واتە ئەگەر پەن بەو شێوە وەربگرێ ئایا ئەم پشتیوانە نێودەوڵەتیان ئەم تەنسیقی ئەقلیمی کە لەگەڵ ئەم هەرێمانەدا دەکرێت ئەمە خواستێکی ئەمنیان بۆ وەختێکی دیاریکراو بۆ دابین دەکا یاخود ئەمە پرۆژەیەکی استراتیژیە و دەگونجێ ئومێدی گەورەی لەسەر بنیاد بنین خۆ دەبینی ئەمریکەکان لە شەڕی داعش و لە ئەو هێرشەی کە داعش کردە سەر کۆبانی ئەمریکەکان هاوکاری پێیە دەبوون بۆ ڕزگارکردن یان پاراستنی کۆبانی لەوەی کە بەبەردەوا بە کارەساتی گەورەی مرۆی لێ نەکەوێتەوە ئێستا بە پێچەوانەوە با بڵێ لەمەیاندا پشتیان لە کورد کرد کەواتە ئەمە ئەوە دەگەیەنێ هەموو ئەم هاوکاریانەی ئەوان بۆ کورد لە ڕابردوودا و ئێستاش حالەتێکی وەقتی و بۆ ئامانجێکی دیاری کراوە کورد لەم حالەتەدا دەبێت چی بکە کورد لەم حالەتەدا دەبێت بۆ هەموو هەنگاوێکی پاڵپشتی نێودەوڵەتی و مێدی گەورەی لەسەر بنیاد نەنێ و پشت بە خۆی ببەستێ و حساب بۆ هەموو ئەو ئاگەرەکان بکە و لە دروستکردنی پەیوەندی لەگەڵ واقعی ئەقلیمی نێودەوڵەتیەکان بە شێوەیەک لە شێوەکان فرەیی با بڵێن ڕەچاو بکات چونکە چاوەڕوان نەدەکرا فەڕەنسا بوو بە جدیەتە بێتە سەر خەت بۆ پشتیوانیکردن لە یان بەرگریکردن لە وێرشانی کە تورکیا دیکا پێشتر ئێمە ئومێدی گەورە لەسەر لە ڕۆژاوای لەسەر ئەمریکەکان هەڵسەندرا بوو نەک لەسەر فەڕەنسیەکان دەبین ئێستا وڵاتانی ئەوروپی گەرمگوڕترن بۆ بەرگری بۆ بەرهەڵستی لە وێرشانی کە دەکرێتە سەر کوردستانی سووریا کەواتە ئەمە ئەوە دەگەیەنێ زۆر زار دیدی ئێمە بۆ پاڵپشتی و زۆر زار دیدی ئێمە بۆ پاڵپشتی نەکردن لە واقعدا کۆمەڵێک داوافیعی تری هەیە بەدەر لەو داوافیعانی کە ئێمە دیڕاستەمان کردو پێش زۆر باشە تا چەندەم ڕخنەیە ڕاستە کە دەڵێن کاتی هێزێکی کوردی دەسەڵاتدار دەچێتە ناو چوارچێوەی ڕێکەوتنەکان ئامانجی زیاتری هێشتنەوە و بەهێزکردنی پایە دەسەڵاتەکانی خۆیەتی نەک دۆسیەی کورد لە ئەسڵدا خۆی زانی گرفتەکەی ئێمە چێ گرفتەکەی ئێمە ئەوەیە هەمیشە ئێمە دوو شوناسمان هەیە شوناسێکی حیزبی دەسەڵاتی لەگەڵ شوناسێکی کورد بوون پێکەوە خۆی ئەم بخۆ بەشداری کۆنگری پێدە و بەشداری بەشێک لەم کۆنگرانی کە کەنەکە کردوێتی لە ڕابردوودا کە ئەمە هەر هەمووی پێکەوە یەک باگراوند و یەک کەلتورە بەشداریم کردووە من پێم وایە ئێستا کاتی ئەو نییە قسە لەسەر سیاسەتی پێدا و سیاسەتی ئەم هێزە بکەین کە چۆن کوردستانی ڕۆژئاوا بەڕێوە دەبا بە تەکید یعنی ئێمە ئەگەر بێت و تەقیمی ئەم هێزە بکەین لە ڕابردوودا هێزێک بووە دەتوانم بڵێم هێزێکی لە خۆبایی و هێزێک بووە مامەڵەی لەگەڵ هێزەکانی تری دەوروبەر تەنان لەگەڵ هێزە سیاسیە کانی ناو ڕۆژئاواشە باش نەبووە یعنی ئەم هێزانی کە هاوشانی ئەویان لە پێشتر حزورێکی گەورەیان هەبوو بۆ دیفاع لە کوردی سووریا لە خەباتکردن لە ساڵانی ڕابردوودا معاناتیان بینەوە سزنیان بینیەوە مامەڵەی لەگەڵ ئەمانی مامەڵەیەکی دموکراتیانە نەبووە و مامەڵەی لەگەڵ هێزە ئیقلیمیەکان و خوێندنەوەی بۆ دۆخەکە دەتوانم بڵێم یعنی زۆر واقعیانە نەبووە و بەشێک لەم حالەتەی کە ڕووی داوە ڕاستە ئێمە قەنەعەتمان یعنی ئەمە حقیقەتێکە کە حکوومەتی بەشار لە سەدەر کاتێک گەڕێتەوە بۆ ناوچانە دەسەڵاتی هەبێ ڕێگا بە دەسەڵاتێکی خۆبەڕێوەبردننی کورد نادا لەوێ و تورکیا دەسەڵاتی هەبێ ڕێگا بە دروستبوونی قوارەیەک نادا لە کوردستانی سووریا ئەمە حالەتێکی جێگیری مەبدەئیە بەڵام کورد چۆن مامەڵە دەکا لەگەڵ ئەم واقع و ئەم ڕووداوانە و چۆن بۆ ئەم ڕووداوانە زۆرترین شەراکەتی سیاسی دروست دەکات ینی پێویستی بە تەنسیقی باشتر بوو لە هەرێمی کوردستان پێویستی بە تەنسیق و هاوانجی زیاتر بوو لەگەڵ هێزە سیاسیەکانی تری سووریا بۆی پێکەوە ئەمڕۆ ڕوبەڕووی ئەم حالەتە ببنەوە بۆ ئەوەی کە ئەم ساردی و سڕیەی لە پشتیوانیکردنی حکوومەتی هەرێم و یەکێتی و پارتی تەنانەت بە بەیاننامەیەکی زبریش لە بەرامبەر بە هێرشەکانی تورکیا و ئەم
قەسابخانەی کە لە قامیشلولا دەگوزارێ لە کوردستانی ڕۆژئاوایە زیدی تر بن هەموو بەشێکی لەوەیدا دەبینمەوە پێشتر پەیوەندێکی توندوتۆڵەوە ئاهەنگی پەیەدا لەگەڵ هەرێمی کوردستان لەگەڵ هێزە سیاسیەکان لەگەڵ هێزە سیاسیە ئیقلیمیەکاندا دروست نەبووە بۆیە بە ئەندازەیەک ئێستا لە ڕووی پراکتیکیەوە بە زۆرێک لە زۆرەکان بە تەنیا ماوەتەوە. زۆر باشە باوەڕت وایە ئێمە دەمۆسەر پرسیارەکەم بای ئەوەندە سوودمان لە مێژوو وەرگرتووە کەم حاڵەتانە چەندین جار لەسەرمان دووبارە بنەوە بۆی کە هیچ نەبێت لە حاڵەتێکی دیکەیانە ینی بە جۆرێک گۆڕانکاریمان بەسەرداهاتی بێت کە سوودمان لە مێژوو وەرگرتی بێت خۆی بەداخەوە ئێمە هەمیشە وەکو دەڵێن بۆ هەنگاوە سیاسیەکانمان گوتاری مەدەحمان گرتوۆتە بەر ئینسانێک لە گوتاری مەدەحدا هەموو هێزێکی سیاسی حەز دەکات و کاتێک مەدحی سەرکەوتنەکانی بکرێ ژێرکەوتنەکانیشی بە سەرکەوتن حساب بکرێ پاشەکشەکانیشی بە حکمت حساب بکرێ ئەمە حالەتێک ڕوویداوە بۆ ئەوەی کە ئێمە بە شێوەیەکی ورد نین توێژینەوە لەسەر خاڵە شکستەکانمان بکەین کە لە واقعدا شکستەکانمان لە خاڵە سەرکەوتەکانمان زێترە کەواتە ئێمە زۆر پێویستیمان بەوەیە سوود لە شکستەکانمان وەرگین و ئەو پێدا هەڵدانی بە سەرکەوتەکانمان کەم بکەینەوە بەداخەوە تاکو ئێستا گوتاری سیاسی کوردی ناوەندەکانی توێژینەوە حیزبەکان سەرکردایەتی حیزبەکان کورد بە شێوەیەکی گشتی لە هەر چوارچێوە و گروپێکدا خۆی خڕ کرد بێتەوە لەو خاڵە بێبەرشین و بەلای ئەو خاڵەدا ناچین کە چۆن سوود لە ڕابردوو وەرگین بۆی کە ئایندەمان باشتر و چاکتر و سەرکەوتوتر بێت. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا کامران بابانزادە مامۆستای زانکۆ سپاس بۆ دەرفەتێکە بێمە بەخشی مامۆستاییان سپاس دەکەین. وڵاتجان تەوەری دوێمان باس لە گەنج و بەرپرسیارەتی دەکەین لە حکومڕانیدا بەر لەوەی بچینە سەر گفتوگۆکانمان لەسەرم تاوەرە هاوکارمان کاڵە راپۆرتێکی بۆ ئامادە کردوین سەبارەت بە ڕای خەڵک لەسەر گەنج و بەرپرسیارەتی فەرموون با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین. سڵاوتان لەبێ ئەزیزان زۆرجار دەوترێ گەنجان داینەمەی گۆڕانکارین تا چەند دەرفەت درا بە گەنجان گۆڕانکاری بکەن زۆرجاریش لە کۆمەلگەی ئێمە دەوترێت گەنجان ئەزمونیان نییە لە کۆمەلگا دەپرسین ئایا ڕای کۆمەلگەی ئێمە لەسەر گەنجان چییە و تا چەند بەرپرسیارەتی بە گەنجان دەدرێت. لە ئێستا بێ گەنج چی بکات لە شوێنێک سراحەتی وەرگی کافی بەڵام ئێستا گەنج ئێستا پارەی پێنیێنی بیر لە ئیشەکات و تاو خەنۆنێ ئیشیش نەماوە یعنی پێ وایە لە وڵاتی ئێمە هیچ دەرفەتێ بە گەنجان نراوە بۆ دەوڵەمانەکان بە بێگومان گەنجان چۆن دەڵێ ستێپی یەکەم لە ناو کۆمەلگای بۆ بتوان کۆمەلگا بەرەو پێش بەرن بەڵام لە شوێنێکی وەکو کوردستان هەلێکی ئاو بڕن بۆ گەنجان نەرخساوسەی دەکەی لە ناوت لەسەر شەقامەکان هەر گەنجە بیانی نازان گەنجان دانیشتون خەریکی زۆر ئیشن لەوانی کە وەکو خوان چۆن دەڵێ بە شەهادەکانیان ئیش بکەن خاون شەهادی خوان بەڵام ناتوان بۆ شەهادی کە هیانە بتوان بڕۆنە سەرکاری خوان سەبەبی ئەوەش چییە هەلێکی ئاوە نەرخساو لە ناو کۆمەلگادا یاخود دەتوان بڵێن حکوومەت ڕاست ئێمەش دەتوان خۆمان بڕۆینە سەرکاری خۆمان بەڵام کە حکوومەت هەلێکی ئاوە نەرەخسێنێت چۆن دەڵێ گەنجان هەر بۆ گەنجان بڕەخسێن و بچنە سەریشی خوان بە دڵنیاوە ئەوە نابێت و ناتوان وڵی گەنجان کووە توانێ خۆیان هەر دەرناخن یانەوەی دەریخن بەس ناهێڵن دەریخن چونکە وەکو ئەوەی کەیبینی زیاتر سەر و کوشتەکان هەمووی کوا گەنج نییە. کاکانیشان و طبعا حکوومەتیش هاوکار نییە وەکو ئەوی کە هەیە بە هیچ جۆرە هاوکاری گەنجان ناکرێت بۆی بنە داینەمەیەک بۆ گۆڕانکاری لە کۆمەلگایە بەڵام خودی گەنجەکان خوان کەوتووە کە کۆمەڵێک گەنج ئەبینین کە خۆیان بەرەو پێش بردوێتتر لە ڕێگەی ڕێکخراوە بێ لە ڕێگەی گروپ و ئەو تۆڕە و شتانێکە هەیە لە ڕێگەی ئەوە بێ خۆیان بەرەو پێشەوە بردێ ناوکو بڵێن لایەنێک کە لایەنەکانی پێوەندیدار بە بابەتی گەنج و هیچ هاوکارییان نەکردن بەڵام خودی گەنجەکان خۆیان هاوکار بوون. وڵی زۆر کەمیش بۆکرێ بەڕاستی یعنی لە وڵاتی ئێمە تا ڕادەیەکی زۆر توانێت گەنجەکانیان لە ناو بردووە ئێستاوتانە من تەلەبەی زانکۆم یعنی ئەبینی لە ناو زانکۆکانیشە ئەو نە پێداویستینێک ئێمە بتوانین شەکانی خۆمان جێبەجێکەین یعنی لە زۆر ڕۆ توانای گەنجان لە ناو بردووە گەنجی کوردیش وەکو گەنجی وڵاتانی تر بەتوانان توانای داهێنانیان هەیە بەڵام پێویستیان بە کەرەستەکانە پێویستە یعنی
کەرتی تایبەت ئیشیان بۆ بکەن حکوومەتیشمان بۆ بکەن بتوانین دامەزرین بتوانین خاوەن ئیشی خۆیان بینێت گەنجان خۆیان شت بۆ خۆیانەکەن حکوومەت دەگەر چاوەڕێی حکوومەتیشمان بەڕێکە گەنج هەیە ئیمکانێت توانایەکی زۆر باشی هەیە بەڵام ئیمکانێتی ئەوەی نییە بتوانێت لەو بوارێکە خۆی تقریبا پێشکەوتووە بتوانێت خۆی دەرخات لەبەر کەمی ئیمکانێتەکەی نیتوانێت بێتە پێش ئەگەر بێت و یارمەتی بدرێت لە هەر بوارێک بێ وەرزش بێت و بێ بوارەکانی تر دەتوانێت سودێکی باش بە کۆمەلگاکەش بێنێت و خۆشی سودی لێ ببینێت ئێمە تا حکومە هۆکارەکەی ئەگەر حکومەت هەلی باشتر بڕەخسێنە بۆ گەنج ئەتوانێت بێتە پێشەوە توانەکانی خۆی بە دەربخات لەبەر ئەوە حکومەتیش لایەنێکی ترە لەم کێشەیە کە ناتوانێت گەنج بێتە پێشەوە. گەنج و بەرپرسیارەتی زۆر جار دەوترێت بۆچی گەنجان دەرفەتی بەرپرسیارەتیان پێنادرێت بەڵام کاتێکیشکە لە هەندێک جونگەدا ئەگەر گەنجێک بەرپرسیارەتێکی وەرگرتی بێت وانە قسەی زیاتری لەسەر بکرێت لەو ڕۆکە بڵێن ئەم گەنجە ئەزمموی نییە بۆچی دەبێت بچێتە پۆستێکی وەها وەربگرێت یاخود نا زۆر جار دەوترێت ئەم گەنجە ڕەنگە ئاسان بکردێت بە شێوازێکی دیکەواتە لە ژێر کێف و کاریگەریەکەی پێشوویدا نەمێنێت ئەو کاتە دێتە ژێر کاریگەری لایەنێکی دیکەی دەسەڵات یاخود کەسێکی دیکە کە هەم دەسەڵاتیە بێەوە لە ڕوویەکی دیکەوە لە ڕووی مادیەوە دەسەڵاتداری بێت بۆ قسەکردن لەسەرم تەوەرە لەگەڵ زۆر بەڕێز کاک محەممەد ئەحمەد وەزیری پێشوو لە کابینی هەشتەمی حکوومەت هێرێمی کوردستان قسە و گفتوگوی زیاتر دەکەین کاک محەممەد زۆر سپاس بۆ دەرفەتە ئەگەر لێەوە دەست پێ بکەین لە هەرێمی کوردستان تا چەندای دەرفەت بە گەنج دراوە بچێتە ناو کایە حکومڕانیەکانەوە بەنای خۆی گەورە و میهرەبان سپاس بۆ جەنابتان سڵاو ڕێزم بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام حقیقەت لە هەرێمی کوردستان حاڵی وەکو حاڵی هەموو وڵاتانەی کە لە منتیقی ئێمەژین هەلومەرج و بارودۆخە سیاسی و ئەو تەقەلوباتانەی کە هەبوو لە منتیقەکانە کەمتر دەرفەتی یاوە بەوەی کە هاتنە پێشەوەکان هاتنە پێشەوەی مؤسساتی بێ و لەسەر بنەما و کۆمەڵی پێوەری گونجاو بێت هاتنە پێشەوەکان زیاتر لەسەر ئەساسی جوودی کەسی بووە یا ئەوە بووە کە چەندێک وعی هوشیاری لە ناو حیزب و پێکهاتەکانە لە وڵاتی ئێمە چۆتە پێشەوە کە خەڵکی گەنج بێننە پێشەوە یاخود ئەوە بووە کە بارودۆخێک وای پێویست کردووە کە وەجهێک و بوونێکی گەنج لە ناو ئەم کایە سیاسیانە هەبێ کە هەیە عادەتەن هاتنە پێشەوەی گەنج بۆ ناو بەرپرسیارەتی دوو جۆرە بەشیشان ئەوەی ئەو پلە باڵایانەی کە هەیە لە وڵاتی ئێمە و لە هەرێمی کوردستانە ئەمانە لەسەر ئەساس و بنەمای سیاسیدا ئەندرێ و بەشی دووهەمیشی ئەو پلە وەزیفیانەیە کە لە ناو دام و دەستگا و مؤسساتی دەوڵەتە هەیە ئەمانە زیاتر بنەمای خزمەت و ساڵی خزمەتکردن و تەمەن و شەهادە دەوری بینیوە هەرچەنە لە وڵاتی ئێمە تەنها ئەمە دەوری نەبینیوە بەڵکو ئینتیمای سیاسیش بەداخەوە ئەگەر کەسێک گەنجێک خزمەتیشی هەبوو بێت و توانە و لێ هاتووی و بڕوانامەکەشی شیاو بوو بێ ئەگەر پاڵێک و باگراوەندێکی سیاسی نەبوو بێ لە هەرێمی کوردستانە زەحمەت بۆ بگاتە بەرپرسیارەتێکی سادە لە ناو دام و دەستگایەک و دائیرەیەک یاخود قوتابخانەیەکە لە هەرێمی کوردستانە بەشەکەی دووەمی وەکو باسمان کرد ئەو پلە باڵایانەیە کە لە بەڕێوەبەری گشتی هەتا ئەچێتە سەر وەزیر ئەمانە زیاتر محاسەسەی حیزبی و حیزبین هەروەکو چۆن لە هەموو دنیاە ئەم پۆستە سیاسیانە محاسەسەی حیزبیە و لەسەر بەرکەوتەی حیزبە سیاسیەکان و ژمارەی پەرلەمانتارەکانیان و ئەو ڕێژەی کە لە دەنگدانە هێناویانە بەرکەوتیان هەبوو حکوومەتەکە چۆن تشکیل کراوە ئەمەش کەم و زۆر بەڕاستی لایەنە سیاسیەکان هەرچەنە لە ڕابردوو کەمتر بووە بەڵام ئێستا لەم یەک دووسێ کابینەی ئەخیرە هاتنە پێشەوەی گەنجان لە نایە و تقریبن هەموو لایەنە سیاسیەکانەوە تا ئاستێک هەنگاوی ناوە بەرەو پێش بەڵام ئەگەر ئەوەی بڵین لە ئاستی پێویست و ڕۆڵی تەواو دراوە بە گەنج وەکو کارکتەرێکی گرنگ لە ناو کۆمەلگاداوە خاوەنی هێز و توانە و بزەوتێک ڕێژەکە وەکو پێویست نییە کەواتەمە هۆکارەکەی بۆ گەنجان خۆیان نەگەڕێنیتەوە کە خۆیان پراوێز خستویان بۆ بەرپرسان دوو دیوە هەر دوو دیوەکەتی بەشێکی گەنجانە بەڕاستی بەتایبەت لەم جۆرە وڵاتانی وەکو ئێمەیە کە مؤسسات لە جێی خۆی نییە و گەشەی کۆمەلگا وەکو پێویست نییە گەنجان پێویستە خۆیان ڕۆڵی خۆیان ببینن ئەگەر گەنجێک چاوەڕێ ئەوە بکە فەرمووی لێ بکرێ بۆ ئەوی بەرپرسیارەتێکی پێ بدرێت گەنجێک چاوەڕێ ئەوە بکە کە فەرمووی لێ بکرێ بۆ ئەوی ببێتە کەسێکی ئابووری سەرکەوت و ببێتە ڕاگەنکارێکی سەرکەوت و هەر پۆست و پلەپایەک لە نێو کۆمەلگادا ئەگەر چاوەڕێ فەرمووی خەڵکە ئەمە کارێکی ئەستەمە ئەوەی کەوا ئەکات
ئەم گەنجە بێتە پێشەوە جزئێکی سەرەکی ئەوەی جەنابتەکە باست کرد خۆ سەلماندنی گەنجەکەی لە نێو ئەو کایە جیاوازانی کە لە ناو کۆمەلگای ئێمەیە هەیە ئەگەر گەنج خۆی تمۆحی نەبێت و هەوڵ نەیە و کار نەکا و پاڵپاڵێن نەکا لەسەر ئەم قەزیە و خۆی پێنەگەێنێ بەڕاستی ئەستەمە بەڕاستی لە هیچ کۆمەلگەیەک لە دنیا فەرمی لێ بکرێت بە تایبەتر لەو کۆمەلگانی ئێمەیە کە گەشەکردنەکان گەشەکردنی ناتەبیعین هەندێک جار لەبەرەوە بەڵێ گەنج پێویستی بەوەیە کە خۆی بسەلمێن ئەگە تۆ خۆت سەلمان لە ناو هەر کایەکی جیاوازە ناو هەر پسپۆڕێکا کە حەز و خولیا و توانە و لێهاتوەکانی خۆتی تیا ببینیتەوە بە فعلی کۆمەلگە وەرد ئەگرێ قوبوڵت ئەکا لە خەڵکی سیاسی قوبوڵت ئەکا ئەو کاتۆ دەرفەتێک نا دوان سیان چوار لە دوجارە ئەگەیتە ئەو حەز و خولیا و خەونەی کە خۆت هەدبووە بەداخەوە لە کۆمەلگەی ئێمەیە جۆرە وەعیەک لە لای گەنجانی وڵاتی ئێمە دروست بووە کە یەکجاری واقعی وڵاتەکەی ئێمە وای لێ کردوون تووشی ڕژبینێکی گەورەی کردوون ئەو گەندەڵی و بارودۆخی کە ئیبێنن لە وڵاتی ئێمەیە ئەو کوڕە بەرپرسانی کە ئیبێنن لە وڵاتی ئێمە لە بارودۆخێکی خۆشە ئاژین ئەو ناعەدالەتی لە وڵاتی ئێمە هەموو ئەوانە وای کردووە کە گەنج ئینتیباعێکی بۆ دروست بووێ کە تازە من چی بکەم لە وڵاتی خۆمەیە من بۆ هەوڵ بە من بۆ بخوێنم من بۆ بڕواناوم بەدەستبێنم من بۆ کار بکەم لە دوجارە ئەوە من نیم کە ئەتوانم بێمە پێشەوە ڕۆڵم ببێ لە کۆمەلگادا ئەو ئەوانن کە پشگیری حیزبیان هەیە یاخود کوڕی بەرپرسن یاخود خەڵکێک لە پشتیانەوەیە ئەمە ڕاستە وڵاتی ئێمە بەم شێوازەیە بەڵام ئێمە بەدیلێکی ترمانیە لە کۆمەلگای ئێمەیە ئەگەر گەنج تەنها ئەم جۆرە بیرکردنەوەی هەبێ ئەوە لە دوجارە خۆی تەسلیم ئەکا بە واقعێکی نادیار و کۆمەلگەش بەرەو واقعێکی نادیار ئەڕوا و خودی داهاتووی گەنجەکەش بەرەو نادیاری ئەڕوا بەداخەو ئەم تیباعەوەی لە گەنجانی ئەم وڵاتی ئێمە کردووە کە بەشێکی زۆری کاتەکانی خۆیان بەسەر برن بە بەشتی زۆر ناپێویستەوە لە وڵاتی ئەمە بۆ کەم توانایی گەنجی ئێمە ناگەڕێتەوە یا خوددایە گەنجی ئێمە ئەو نەتوانێت هەیە کە لە وڵاتەیە بتوانێت بەرپرسیارەتێکی قرس هەڵگرێ ناکەم توانایی نییە گەنج ئەو گەنجەی لە وڵاتی ئێمە ئەو جۆر و بیرکردنەوە هەوڵدانەی هەر هەمان گەنجەکە لە وڵاتێکی تریشا هەیە بەڵام لە وڵاتی ئێمە دووسێ جیاوازی هەیە یەکەم دەرفەت ڕەخساندنی دەرفەت لە وڵاتی ئێمە لەلایەن ئەو شتێک کە پێ ئەوتێت دەوڵەت مؤسساتی حکومی ئەمە وەکو پێویست نییە بەهۆی ئەو ئەسبابانەی کە هەموو جارێک ئەوترێتەوە و لە شاشر و تیڤەکانی بیستی ناعەدالەتی و گەندەڵی و چی ئەمە بە شێشەتی بەشی دووهەمی ئەوەیە کە گەنج بەڕاستی کە جیاوازەکان لە وڵاتی ئێمە بەڕاگەیاندنەوە بە حیزبە سیاسیەکانتەوە بە تێڕوانینی نووسەر و ڕۆشنبیرەکانمانەوە جۆرێک لە ناومێدی لە نێو کۆمەلگایە دروست کردو لەو نێوەندەشا گەنج وەکو کائینێکی زۆر حەروک زیاتر ناومێت ئەبێت چونکە ئەو لە سەرەتای بنیادنان و دروستکردن و دروستکردنی داهاتووە بۆ خۆیان ئەمە وای لێ ئەکات ئەم ئینتیباع وای لێ ئەکات زیاتر ناومێدی کە وای لێ بکات کە ئیتر دووری خاتەوە لە خەون و لە حەز و لە خولیاکانی خۆی بەشی تریش وعی کۆمەلگەیە بەڕاستی وعی کۆمەلگەی هەر لە خێزان و دایک و باوکەوە بیگرە هەتا ئەگاتە کۆمەلگا گەورەکە هەتا ئەگاتە موسساتی پەروەردە و خوێندنی باڵا هەموو ئەمانە بەیەکەوە یارمەتی دەرنین بۆ گەنج کە تەشجیعی کەن لەسەر ئەوەی کە هەوڵ بدات کۆڵ نەدات ئیش بکات خۆی بسەلمێنێ ئەمەش بەشێکی تر بەڕاستی کەرتی تایبەتەوە لە وڵاتی ئێمەیە هەروەکو چۆن کەرتەکانی تر لە وڵاتی ئێمەیە لە قەیران و لە گرفتە کەرتی تایبەتیش لە قەیرانە خۆ لە وڵاتانی پێشکەوتوش حکوومەت نایە هەموو خەڵکەدا بمەزرێنێ و هەلیکاری بۆ دروستکاتەوە حکوومەت کار ئاسانی بۆ کەرتی تایبەتەکە کەرتی تایبەتیش دێت ئیشەکە لە ناو کۆمەلگایە و هەلیکار ئەڕەخسێنێ بۆ گەنج وە ئەتوانێت توانە و تاقەی گەنجان ئەدۆزێتەوە هەرێکە لە بواری خۆیان بەکارهێنێ زۆر باشە کاک محەممەد ئەسڵەن بۆچی ئێمە دەبێ بڵێن با گەنج بەرپرسیارەتی وەربگرێت ئایا مە بەسمانەوە بێت تەنها ئەم بەرپرسە دەبێت گەنج بێ یاخود نا تاقە و زەکەشی ڕەنگە گەنجانە بێت تازە بێ بە وزەیەکی باشترەوە ئیشکات ئەمە پرسیارێکی وەجیهە کاک جەلال خۆی بەشێ لەو هەڵەیە کە ئێمە لە کۆمەلگای لەی دروستێکی ڕوبەڕوو ئەبینەوە بەردەوام لە ئەنجامی ڕەتفعلە ئەڵێن با گەنج بێتە پێشەوە با ئافرەد وجودی هەیە لە ناو کایە جیاوازەکانە ئەمە قسەیەکی دروستە بەڵام چۆن ئایا هەر لەبەرەوەی کە کابینەیەکی حکومی دوو گەنجی تیابێ بۆ مکیاجی کابینەکە پێویستە گەنج دابنین یاخود سەرکردایەتی حیزبی سیاسی کۆمەڵێک گەنجی تیابێ هەر تەنها لەبەر بڵێن گەنجمان هێنایە پێشەوە یا کۆمەڵێک ئافرەد هەبن هە تەنها بڵێن ئافرەد هەیە لە ناو ئەم کایە جیاوازانە ئەم جۆرە تێگەشتن و ئینتیباع لە لای بەشێک لە بڕیار بەدەستەکان جا لە حیزبا بێ لە حکوومەتا بێ لە مؤسسە جیاوازەکانی وڵاتی ئەمە هەڵەیە ئەمە وای کردووە کە هەم گەنج ڕۆڵی خۆی نەبینێ هەم جۆرێک لە ناومێدیش لە لای خەڵک دروستکە سەبارەت بە گەنج چونکە زۆر جار ئەمە وا ئەکات گەنجێک کە توانا و ئیمکانێتیشی لەوانەیە وەک پێویست نەبێ بۆ میکیاجکردن بهێنرێتە پێشەوە ئەم گەنجە خۆی
پێگەیشتنی توانە و ئاستی ئەوە نەبێ نەتوانێت ئەدائێکی باش پێشکەشکە کە نەیتوانی ئەدائێکی باش پێشکەشکا و سەرکەوتو نەبوو ئینطیباعێک لە لای خەڵک دروست ئەبێ کاکە هاوە گەنجیشمان هێنایە پێشەوە کردمانە بەرپرس نەیتوانی ڕۆڵی خۆی ببینێ وەکو پێویست ڕاستە گەنجت هێناوەتە پێشەوە بەس گەنج هێنانە پێشەوەکەی تۆ تەنها بۆ مێکیاجکردن بووە ئەو گەنجەنەوە کە تۆمۆحی کۆمەلگا بێ زۆر جارجی موتیعی هەمان سیاسەتی پێشووی دەکەنەوە بە تەکید خۆی ڕۆحێتەکە لەکوێیە کاک جەلال ئێمە زۆر کات گەنجمان هەیە بەڵام بیرکردنەوەی ئەمەندە پیرانەیە ئەمەندە کۆنە ئەڵێ هەزار ڕەحمەت لەوەی کە بە تەمەنێک بەهاتاتە پێشەوە ئێمە تەنها گەنج لێرە بەواتە فیزیکەکەی نابێ وەربگرین ئەوەی کە تەمەنی لە نێوان ئەوەندە بۆ ئەوەندەیە لە نێوان با بڵین 18 ساڵ بۆ 35 ساڵ ئەگەر باسی بکەین ئەمە واتە فیزیکەکەی و بەتەنیا نا گەنج پێویستمان بە گەنجە بیانهێنینە پێشەوە ئەو گەنجەی کە ڕۆحیەتی تمۆحی هەیە ڕۆحێتی گۆڕانکاری هەیە و زەوتوانایەکی زۆری پێوە خاوەنی جوڵەیە کە ئەتوانێت ئیش بکاتوانێت زیاتر لە 8 سعات ئیش بکاتوانێت ئەدای باش تەقدیم بکە ئێمە پێویستمان بەمەیانە نەک تەنها جانبە فیزیکەکە کە گەنجێک بە تەمەەن گەنج بێ بهێنینە پێشەوە بەڵام ئەدای وەکو پێویست نەبێ بیرکردنەوەی زۆر بیرکردنەوەکانی زۆر پیرانە و کۆن بێت بە تاکید نەماتوانیوە ئەوە بکەین کە ئەمانەوێت بەڵام لە ئێستادا گەنجان زۆر ڕەش بینن بە حکومی کە پێشتریش لە وەڵامی پرسیارێکی پێشترا باسی لە کردی تایبەتیش کرد کە ئێستام کردی تایبەتەیە و گەنجانە توانای خۆیان بخەنەکات بەڵام دەبینین کە لە کردی تایبەتەکانیش هەمووی بۆ بە یان شێوازێکی وەرگرتەوەیش تا ناسراوی نەبێ واستەیەک نەبێت ئەمە وای نەکردووە کە گەنجی وڵاتی ئێمە تەواو ڕەشبین بێت و هەموو توانەکانی لە ناوبەرە نەتوانێت لە هیچ کارتێکە لە هیچ شوێنێکە ئەو توانای خۆی دەربخات بەتەکی دەم قسەیەکی ڕاستە کۆمەلگای ئێمە یەکجار نغڕۆی هەموو ئەو باسە بابەتانەی کە جەنابەت باسی کرد ئەم دەردەکوشندێ ئەم گەندەڵی و ناعەدالەتی هەموو سێکتەرە جیاوازەکانی کۆمەلگای ئێمەی گرتوتەوە بەڵام ئێمە لەبەر دەم دوو ئەگەراین یعنی ئایا ئەوەیە تەسلیم بە مواقعە تاڵ و ناخۆشە ببین یاخود ئیش بکەین بۆ ئەوی ئەمە بگۆڕین بەتەکید خیاری دووەم دروستە گەنج پێویستی بەوەیە کە گەنجی ئێمە لە وڵاتی ئێمە باواز لەم دید و بۆ چوون و تێڕوانی نەبێنێ کە بەردەوام لە میدیاوە بەردەوام ئەی بیستین کە ئەم وڵاتی ئێمە داڕ و خاوە واوە تەواو ڕاستە ئەمانە هەمی بەجێی خۆی بەڵام ئێمە پێویستمان بۆیە جارێکتر هەستینەوە جارێکتر ئەم گەنجە بنیادی ژیانێکی نوێ و داهاتوویەکی پرشنگدار کا بۆ خۆی لە کۆمەلگایە ئەویش بەچی ئەبێ گەنج لە وڵاتی ئێمە بەڕاستی ئەبێ نەوەستێ لە تەقدیمی ئەدای خۆی ئەبێ نەوەستێ لە پێگەیاندنی خۆی ئەبێ نەوەستێ لە پڕچەکردنی خۆی بە هەموو ئەوەی کە پێویستێتی لە زانست و لە زانیاری نەوەستێ لەوەی کە پلانی تەواوی هەبێ بۆ ژیانی خۆی 5 ساڵی تر 10 ساڵی تر 15 ساڵی تر ئەم چی ئەکا لە وڵاتی ئێمە و لە کۆمەلگای ئێمە حەلەکە بەوە نییە کە ئێمە گەنجەکانی ئێمە ڕۆژانە 8 سعات 10 سعات لە کاتی خۆیان ببن لە کافتریەکە لە کافەیەکە خەریکی نێرگە لە خواردن بن یا بڕن 8 سعات بەناو بازار و شەقامەکان ڕۆژانە لە شاری ئێمە پیاسە بکەن و کاتەکانی خۆیان بم شێوە بەرنەسەر حەلەکە لەمە نییە حەلەکە لەوەی ئەم گەنجە بەردەوام خۆی پێ بگەێنێ بەردەوام بگەڕێ بە دوای خەونەکانی خۆیان بەردەوام بگەڕێبەوەی کە ئەم لە چ بوارێکە توانە و لێهاتووی هەیە بیدۆزێتەوە لەو بوارە گەشە بە خۆی با خۆی تەطویر پێ بە دڵنیا بێکە لەگەڵ هەموو ئەم ناعەدالەتی و گەندەڵی کە باسەکرێ ئەگەر ئەم توانا و لێهاتوویەکانی لە ئاستی پێویستا بێ بە دڵنیایە کۆمەلگا قبوڵیەکە بە دڵنیایە و هەلی کاریشی دەزەکەی بە دڵنیایە و ئەتوانێت بگا بە خەونەکانی خۆش محەممەد کۆمەلگا کامەیە لە کاتێکا سیر دەکەی ئەوەی دەبێتە وەزیر دەبێت پشکی حزبی هەبێ ئەوەی دەبێتە بەڕێبەر دەبێت پشکی حزبی هەبێ ئایا تا ئێستا گەنجێک هەبووە لە دەرەوەی چوارچەوەی حیزبایەتیدا پۆستێکی هەستیار وەرگێ پۆستێکی نیمچە هەستیار وەرگێ بەڕێبەرایەتیەک وەرگێ ئێستا گەنجی دووەم بە شوێنیا بێ بڵێ من لەسەر توانا و لەسەر لێهاتووی خۆم دەمەوێت بچم بمە بەڕێبەری فڵان شوێن ئایا تا ئێستا کوان پۆستەکان دابش کراون بەرپرسیاریەکان دابش کراون لەسەر لێهاتووی و کەفاعەت یا تەنها لەسەرەوەی کە حیزبایەتی بووە بە پێ حیزبەکان دابشکرا و حیزبەکان لە ناو خۆیان ڕەنگە کەسێکیان هەڵبژارد بێ کە توانای هەبوو بێ گەنج بوو بێت شایستە بوو بێ بەڵام ئەوەی کە لە غیری حیزبەکانە دەبێت چی بکات کاکجلال ڕاستە ئێمە لە گەنج ئەگەرەوەی حەز و خولیای سیاسی هەیە ئەتوانێت بێ لە ناو سێکتەری سیاسە و لە ناو حیزبە سیاسیانی لە کوردستانە هەیە کار بکە و بگا بەو پۆستە سیاسیانەش کە هەیە لە وڵاتی ئێمە بەڵام ئێمە خۆوا قەرار نیە هەموو گەنجی ئەم وڵاتی ئێمە ببێتە وەزیر هەموو گەنجی ئەم وڵاتی ئێمە بێتە پەرلەمانتار هەموو بەڵام لەوانەیە گەنجەکە بێت کە حەزی لە حیزبایەتی و سیاست نەبێ ئەو توانایی هەبێت دوجارە بێم گەنجە چی بکات ئەم گەنجە ئەبێ با بڵێن خەونەکەی خۆی حەزەکەی خۆی بگۆڕێت چونکە دڵنیا بێ لەوەی کە لە هیچ شوێنێکی دنیاە
پۆستی سیاسی لە بریتانیا ژەڵێ و لە ئەمریکا ژەڵێ و لە ئەوروپا ژەڵێ و لە کوێڵی پۆستی سیاسی بۆ نمونە وەزیرێک پۆستێکی سیاسیە لەسەر محاسەسەی حیزبی بەڵام لە خوار ئەوە لە وڵاتان لەسەر ئەساسی کەفا ئەو لێ هاتوویە ڕاستە ئەم قسەی دروستە بەس بەداخەوە لە وڵاتی ئێمە لە خوار ئەویشەوە لەسەر ئەساسی کەفا ئەو لێ هاتووی لەسەر ئەساسی ئەو من بۆیە ئەڵێم با تەرکیزەکەی گەنجانی ئێمە تەنها لەسەر حکوومەت نەبێ لەسەر کەتی گشتی نەبێ بەڵام مەگاماشەمان بۆ کرد کەرتی تایبەتیش خەریکە وەک بوو کەرتی حکومی لێت کە گەنجان ڕوەکەنە هەر کەرتێکەوە ئەویش ئیلا ئەبێ ناسراوێک هەبێ واستەیەک هەبێت دوجار ئەم گەنجە بەڕێز داماژە بەوەکی کە ئەتوانێت بە شوێکی گشتیانی توانە و لێ هاتووی خۆی بخاتە کار نەوەستێت ئەگەر لە شوێنێکانە بێت لە مؤسسەیەکانە بێت لە کەرتێکانە بێت چۆن ئەم لێ هاتوو توانایی خۆی بخاتە کار بە دڵنیاییەوە ئەوە باسمان کردوایە بەڵام من ئەڵم با گەنجانی وڵاتی ئێمە فکرەی مؤسسەی حکومی لە مێشکی خۆیانە لابن بەڕاستی حکوومەت نە پێ ئەگەی بەڕاستی نا ئەگەیتە خەونەکانی خۆت و نە دەرفەتیشی ماوە حکوومەت جێگای خەڵک بکاتەوە خۆمان نەزانین تەعینات و ئەوانە چی بەسەر هاتووە نەزەرەیەک هەیە دائیمەن نەزەرەیەک یەکێکە لە زانە ئیداریەکانی ئەمریکا ناوەکەم لە یاد نییە ئەڵێ ئەگەر ئەتەوێ ببیتە کەسێک کە بگەی بە خەونەکانی خۆت فکرەی مؤسساتی حکومی لە مێشکی خۆت دەربێنە واز لە حکوومەت بێنە مژەڵم با حکوومەت لەبەرەوەی وێرانە داڕوخاوە واز لە حکوومەت بێنە و هەلی کاریشت نییە بڕۆ بۆ غیری حکوومەت کەرتی تایبەت ئەوە جەنابەت باسێکی لە وڵاتی ئێمە ڕاستە زعیفە وەکو پێویست نییە و ڕاستە ئەوەشی کە باسەکەی تیاتی بەڵام معنای ئەوە نیە هیچ دەرفەتێکیش نییە لە کەرتی تایبەتە دەرفەت هەیە یعنی کەم و زۆر بۆ خەڵکێک ئەگەر خاوەنی لێ هاتووی توانای خۆیان بن و پسپۆڕێکی باشیان هەبێت و خاوەنی سیڤیەکی پڕ بن لە شتی زانستی و لێهاتوی و کردداری بە فعلی دەرفەت هەیە بەڵام گەنجەکە پێویستی بەوەیە کە کۆڵ نەدا بەڕاستی بە جارێک و بەدوان و بەسییان نییە خۆی بسەلمێنێت یعنی تۆ جاری وای گەنجمان هەیە زۆر کات هەمومانەی بیستین توانە و لێهاتوویەکی هێویش ئینتیمایەکی سیاسیشی نییە مؤسسەکە ئیجبار بۆ بۆی کە ئیشی بە تاقەکەی ئەم هەیە ئیشی بە پسپۆڕەکەی ئەم هەیە بێ وەری بگرێ بەدەر لەمە دروستکردنی پرۆژەی کەسی بۆ خۆی ینی گەنج ئەگەر ئیش بک لەسەر ئەم بابەتەش بەڕاستی ئەتوانێت پرۆژەی کەسی بۆ خۆی دروستکە کۆمەڵی گەنجی باشمان ئێستا لە وڵاتی ئێمە بەڕاستی خەریکە دروست ئەبن کەسەکە ئیعلامیەکی زۆر باشە توانە و لێ هاتوویەکی باشی توانێتی خۆی ئەوکە کەسە گەنج کۆمەڵە گەنجمانەیە کە خاوەنی پرۆژەی تایبەتی خۆیانن ئێستا کۆمە ئەم سۆسیال میدیا و ئەوانە بەڕاستی کۆمەڵی گەنج ئەبینم تیا ئیشەکەن یوتیوبەرە نازانم پیجی پێشکەوتوی هەیە داهاتی دەسەکەوێت لەم بابەتانە لەبەر ئەوە یعنی گەنج ئەتوانێت ناڵم ئاسان نییە قورسە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەگەر بەردەوام بێت ئەگەر خۆی تەکوینکە ئەگەر کۆڵ نەدا لە دوجارە ئەتوانێت بگات بەوەی کە خۆی ئێوێ و حەزی هەیە خۆلیای هەیە بەڵام بە تاکید لە وڵاتی ئێمە پێویستە یعنی بەدەر لەوەی کە گەنجەکە توانەکانی خۆی گەشە پێ بدە ئەرکی حکوومەت و وڵاتیشە لە دەسەڵاتیشە لە وڵاتی ئێمەیە کە فەزایەک بڕەخسێنێت لە نێو کۆمەلگایە کە نەک بە تەنها گەنج هەموو چین و توێژەکانی کۆمەلگە بتوان بەهرەمەند ببن لەو داهات و لەو خێری کە لە وڵاتی ئێمە هەیە تاوەکو بتوان بنیادی داهاتێکی باش بن بخۆیان زۆر بە کورتی جەنابەت ئەزمونێک وەرگرتووە لە کابینەی پێشوو کە لە سەرۆکی دەستەی کاروباری من بووی ئایا باوەڕ وایە گەنجی ئێمە توانێت لەنا ئەو سلکە حکمڕانیانی کە لەسەرەوە هەن توانەکانی خۆیان دەربخەنەوە سەرکەوتوو بن متمانە بەخۆیانە بێت چکە زۆر جار کاتێک لێرەوە سەیری ڕەنگە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران و حکمڕانیەکە بکەی ئاڵۆز و سەخت بێتە بەرچاوت بە تایبەتی کاتێککە سیر دەکەین چەندە گەندەڵی کەڵەکە بۆ بەسەریەکە و هەموو دۆسیانی کە هەیە لە ڕابردوودا کە باس کراون ئایا گەنج دەتوانێت لەوێ حکمی خۆی بکات و توانەکانی خۆی بخاتەگەر ئەگە دەرفەتی پێ بدرێت بەڵێ بە دڵنیاییەوە وەڵامیان پرسیاری جەنابەت بە بەڵەیە دەمەوە چکە ئەگەر بێ بەراوردێ بکەیت لە نێوان ئەوەی کە گەنج بۆ نمونە لە حکوومەتە کە بەشداری کردەوە بەراورد بەوانەی کە پیانەوترێ بە تەمەنەکان و کامڵبوونەکان با بڵێن هەڵسەنگاندنێکی علمی و زانستیانە بکەی بۆ ئەدایان بە دڵنیاییەوە گەنجەکە ئەدای زۆر زیاتر بوو من ناڵێم هەموو ئەو گەنجانەی کە لە بەشداری دەسەڵاتیان کردووە لە کای جیاوازەکانە بوون هەمووی سەرکەوتو بوون هەمووی باش بوون هەمووی ئەدای باشیان پێشکەش کردو چکۆ لە دوجارە باسمان کرد گەنجیش کائینێکە ئەکرێ هەموو ئەوانەی ئەو شتانەی ئەخرێتە بەردەمی بەلاڕێیا بن یا خۆی لە ئەساسە تواناکەی ئەو توانایانە بووە یاخود مادە و ئەوانە وای لێ کردووە کە نەتوانێت بەڕاستی ئەو
ئەوەی کە خەڵک لە سەری هەڵچنیوە پێشکەشی کە ئەوە دروست ئەوە ڕاستە هەیە بەڵام ئەمانە کەمینەیەکن لە ناو زۆرینەیەکە کە لە حکوومەتە بۆ نمونە بەشدار بوونیان لە پەرلەمانە کە کۆمەڵە گەنجی زۆر باشی تایە وتوانی ویانە بەڕاستی ئەمڕۆ ببنە جێ ئومێدی خەڵک لە نێو کۆمەلگادا بەڵام من تێبینیەک لێرە ئاماژە پێ بدەم ئەویش ئەوەیە کە ئێمە زۆر کات گەنج بە حکمی ئەوەی کە ئەزمونێکی کەمی هەیە و ڕادیکاڵانە بەڕاستی بیرەکاتەوە لە گۆڕانکاریەکان دایمە گەنج وا بیرەکاتەوە ئەبێ هەمووی لابێ شتێکی تازە بێنی بیڕوخێنە و شتێکی تازە بێنە پیر بە کەڵک نایە و لای بێ هەمووی گەنج بێنە ئەم جۆرە بیرکردنەوە بۆ گەنجان بیرکردنەوەیکی وەک دروست نییە چونکە لە دوجارە ئێمە پێویستمان بە گەنجیشە و پێویستمان بە تەمەنەکانیشە چونکە ئەزمموی ئەمانیش لە نێو کۆمەلگایە ئەزمونێکی گرنگە ئەگەر ئەم دوو توانە و تاقی هەردووکی تێکەڵ بکرێ بەیەکەوە بە دڵنیاییەوە ئەتوانین نمونەی زۆر باش پێشکەشکەین گەنجانیش ئەتوانن سوودمەند بن لە ئەزمموی ئەوانەی کە لە ڕابردوو هەیە چونکە بە تەکید ژیان تەجروبەی ژیان تەمەن و ئەزمونت لە نێو کۆمەلگایە لە ناو ئیش و کارەکەی خۆتا بە فعلی کۆمەڵشتت پێ بەخشێ کە لەوانەیە لە زانکۆکان و لە کتێبەکانە نەیان دۆزیتەوە بۆیە گەنج پێویستە ئەم مەفهومە لا واضح بێ کە بابەتەکە بریتینە لەوەی کە ئێمە پیرەکان هەمووی لابن و گەنجەکان بخینە شوێنی بەمە ناتوانین کۆمەڵگەیەکی تەندروست بنیاد بنین بەڵکو بێ هەردوو تاقەکە تێکەڵ بکرێت ئەو جاتوانین شتێکی جوان پێشکەش زۆر سپاس بۆ بەڕێز کاک محەممەد ئەحمەد وەزیری پێشوو لا کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان سپاس بۆ ئامادەبوون بینەرانی عزیز دەچینە لای راپۆرتێک بەڵام پێشوەی کە بچینە لای راپۆرتەکە دەچینە لای زانیاریە کە هاوکارمان شێداخان پێشکەشمان دەکات بەڵێ بینەرانی عزیز سەرنجتان بۆ چەند زانیاریەک ڕادەکێشین کە لە ناو گورچیلەی مرۆڤ 1 ملیۆن پاکشکەرەوە هەیە پشیلە لە هەرگوێیەکیدا 32 ماسوولکەی هەیە هەستی بیستن لە لای ئافرەت بەهێزترە لە پیاو بەڵام هەستی بینین لە پیاو بەهێزترە وەک لە ئافرەت ئەو خۆراکەی کە بەسەر ناچێت هەنگوینە زۆرترین زانکۆ لە جیهاندا لە یابانە 26 دەوڵەت لە جیهاندا هیچ کەنارێکی ئاویان نییە بۆ وڵاتەکەیان درێژترین ڕووبار لە جیهاندا ڕووباری نیلەکە درێژەکەی 4157 میلە لە دوای ئەو ڕووباری ئامازۆن دێت و ڕووباری میسیسبی بە پلەی سێم دێت داهێنەری ئامێری حاسیبە زانە بلیز باسکاڵی فەڕەنسی بوو لە ساڵی 1985دا ڤایرۆس ناتوانێت بژی تاک و نەچێتە ناو خانەی زیندەوەرەوە وشەی تایلاند بە مانای خاکی ئازادکراوەکان دێت وشەی ئیسپانیا بە مانای خاکی کەروێشک دێت کۆنترین پرد لە جیهاندا ماوە و تەمەنی دەکاتە 850 ساڵ پێشداین لە تورکیای و پردێکی بەردینە دەکەوێتە سەر ڕووباری میلس لە تورکیا داهێنەری تەلەڤیزیۆن فیلۆ فارنسورد لەو کاتێکە تەلەڤیزیۆنی داهێنا تەمەنی لە 20 ساڵ تێپەڕ نەدەکرد درێژترین پردی هەڵواسراو لە جیهاندا لە ئینگلتەرایەکە درێژەکەی دەگاتە 1410 مەتر چوارگۆشە و دەکەوێتە سەر ڕووباری ئەمبەر گەورەترین پارچەزێر لە یابانە کە لەسەر شێوەی فڕۆکە دروست کراوە لە سەدا 25 تا 30 دانیشتوانی زەوی دەپژمن نەوەک لە بەرتۆز و غوبار بەڵکو ئەو پژمینە دەرەنجامی بەرکەوتنی لە ناکاوە بەڕووناکی ئەگەر یەک دانە مێرو لە بچێتە ناوگەی فیل دەبێتە هۆی مردنی فیلەکە زۆر بینەرانی عزیز دیارە ناچینە لای راپۆرتەکەمان دەچمە لای پەیامبێرمان ڕاستی حەمەمین لە شاری سلێمانیەوە ڕاستی سڵاوی خوارد لێبێت ئەگەر پێم بڵێ چالاکیەکانی ئەمڕۆی شاری سلێمانی چین دیارە پامنێرمان لە ئێستادا لە بەردەستنیە دەچینە لێ راپۆرتەکەمان و دوجار دەگەڕێنەوە لای پامنێرمان ڕاستی حەمەمین راپۆرتەکەمان لەسەر پێشانگای فۆتۆی گرافیکە لە ڕانیەکراوەتەوە با پێکەوە بینەری بین. گروپی فۆتۆگرافەرانی گەڵا کە ماوەی ساڵێکە دامەزراوە ئەمڕۆ
خۆشببختانە لەگەڵ بەڕێوەبەتی ڕۆشنبیری هوەری ڕاپەڕین هەستین بەکردنەوەی پێشنگای فۆتۆگرافی زۆر سپاس بۆ بەڕێوەبەتی ڕۆشنبیری کە ئێمەیان میوانداریکرد بۆکردنەوەی ئەم پێشنگایە. دیارە گروپی فۆتۆگرافەرانی گەڵا لە ساڵی 2010 ئەدامەزراوە لە ماجینەوە ئێمە گروپێکە کە لە سەر تاسەری کوردستان ئەنداممان هەیە لە 8 پارچەی کوردستان ئەنداممان هەیە کە کارمان بۆ دەکات. ئەمڕۆژ خۆشببختانە لە ڕێگەی پشنگاژی فۆتۆگرافیەوە کە 50 تابلۆ لە خۆ دەگرێت زیاتر لە 30 فۆتۆگرافەر بەشداری ئەم پشنگایی کردووە. دیارە پشنگاکان کە پێک لە سروشت و کە لە پوری کوردستان کە هەوڵمانداوە لە ڕێگەی زوومی کامێراکانمانەوە سروشی جوانی کوردستان با هاوڵاتیان بناسیێنین کە لە تەواوی ناوچەکانی کوردستان ئێمە ئەنداممان هەیە. ئێمە هەوڵمانداوە گۆشە و سروشتە جوانەکانی کوردستان لە ڕێگەی زوومی کامێراکانمانەوە بخینە بەردیدی ئەو هاوڵاتیانی بۆ ئەوەی ئاشنا بن بۆ سروشتە. ئێمە بۆ نمونە ئەمڕۆکە لە دەڤری ڕاپەڕین ئەو پشنگایەمان کردوتەوە هەوڵمان داوە تەواوی ناوچە گەشتیاری و سروشتەکان و کەلەپوری کوردستان لە پشنگادا ڕنگ بداتەوە. ئێمە ئەو پشنگانی کە دەکەینەوە ئێمە ماگانە گەشت دەکەین گروپەکەمان هەر جارە بۆ ناوچەیشی سروشتی جوانی کوردستان گەشت دەکەین. ئێمە ئەوە پێشدەمین پشنگای تایبەتی خۆمانە زیاتر لە 8 گەشتی فۆتۆگرافیمان کردووە. ئێمە هەر لەگەڵ ئەنجامدانی چەند گەشتێک هەوڵمان داوە پشنگایە بۆ ئەنجامەکانی خۆمان بکەینەوە بۆی بتوانین لە ڕێگەی ئەم پشنگایەوە سروشتی جوانی ئەم ناوچانە پیشان بدەین. بەمبەستی گرنگیدان بە بوارە هوەرەکاندا وەکو هوەری فۆتۆگراف ئەمڕۆ یەکەمین پێشنگای فۆتۆگرافیمان بۆ هەر 4 پارچەی کوردستان سەعەتی بەڕێوەبەراتی کردوتەوە بە بەشداری 42 تابلۆ. بەوەی بەلای ئێمەوە گرنگ بێ جیاوازی ئەوەیە کە لە ناو هەموو سەرجەم بەش و هوەرەکاندا جیاوازی نەکەین و خزمەت بە هوەری فۆتۆگراف بکەین. ئەو پێشنگای ئەمڕۆ وێنەکان گزارش لە سروشتی جوانی کوردستان دەکرد و کە تێیدا هونەرمەندانی فۆتۆگرافانی گەڵا کە هەر 4 پارچەی کوردستان بەشدار بوون لەو پێشنگایە. و ئێمە بەڵێنمان پێدا ئەم وێنانە کە جێگای سەرنج ڕاکێشانی میوانەکان و ئامادەبوان بوون بتوانین وەکو ئەلبومێک بۆ یادگاری و بیکەینە ناملکەیەک و بۆ یەگە هەر میوانێک لە هەر شوێنێکی دەروی کوردستان کە هات سەردانی ئەم دەبەرەی کرد بیکەینە دیاری و بۆی پێشکەشی بکەین سروشتی جوانی کوردستانی پێشکەش بکەین. بینەرانی عزیز دیارە دەچینە لای بڕگەی سێمی بەرنامەکەمان و بڕگەی کۆتایی کاویش فێرکاری بڕین و درومانە کە خات و فەوزیا کاکەوەی پێشکەشمان دەکات بۆ هیوایی کە سوودی لێ ببینین با پێکەوە بینەریەوە بڕگەیەش بین. سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێوتە یەکێک لە بەرنامەکان ئێلەکم بۆ بڕین و دوورین ئەمەوێ ئێستا سەڵتەتان بۆ ببرم و بیدورم. ئێلەکەکە ئێلەکی ڕێک بوو بێژین ڕێک بوو سووج بوو بەڵام ئەمە سەڵتەی خڕە ئەمە سەڵتەکە بە خڕیەی بڕین لە بەرێ سەیریکەن نەخشەکەیشم هەر بە خڕی کردووە ئەمەوێ سەڵتەکە بە خڕی بیبڕم بۆتان. خۆی تە من نایەوە دەباشیر بۆتان دیاریکەم خۆی بە خڕی شتەکە دیاری کراوە بەڵام تەنها من 2 سانتیمێکە یەڵمە بۆ تەقەڵ و دوورین تەنها 2 سانتیمێک بۆ تەقەڵ و دوورین. من لەبەرەوەی ئەمە بۆ ئۆڤەر و تەقەڵەکە دانیم تۆزێ زیاتر تێرمی بە پێشە. ئەگەر ئێوە سادەتان بڕی پێویست ناکاوەکو ئەوەی من زۆر بێر نییە پێش ڕێک لەسەر لێو داینن زۆر بێعیبە. جا ئەو کات بۆ بندەستی سەڵتەکە تەماشاکە من ئەمە حسابی بۆ ناکەم حسابکە چون من بۆ بڕین و ئۆڤەرەکە دامناوە. لێرە چەندێک دانێ ئێستا بۆ نمونە تەماشاکە بۆ سەڵتەکە ئەبێ ئێرەی
بیستی بمێنێتەوە ئەبێ بیستی بمێنێتەوە چون ئەمە من ئەیکەم بە بڕینی ئۆڤەر و تەقەڵ بەڵام ئەبێ بۆ ئێرە بیست بمێنێتەوە لێرە دیاریەکەین لێرە دیاریەکەین جا فەرشانیشی ئەبێ 39 تا 40 دانین بۆی تقریبا 40 دانین ئەو کاتە 2 سانتیمێتر تەقەڵ 38 ئەمێنێتەوە لێرە بۆی دیاریەکەین ئەو کات بەم شێوەیە دایەنی شوية جائفة دريجي جلكش دانين تقريبا دريجيكي چلودو تا چلو ثيبو اوكي وكاتا اذا توذيك ام سلطية دريجة چيكين اول لفرشانو توذيكي اللي ابرين چیەکەین بۆ ملەکەیشی بەم شێوەیە ئەوە ملی سەڵتەکەیشمان قۆڵ کرد جا ئەو کات ئەم سەڵتەیە ئەبێ چی بکەین ئەبێ ئەم دەستکەی 8 سانت تا 9 سانتی بمێنێتەوە نابێ لەوە زیاتری بمێنێتەوە لەبەرەوەی جوان دەرناچێری ئاوا بەڵقەتە ئێرەیشی ئەبێ 13 سانتی بمێنێتەوە بەڵام ئێستا لە لای منە چەندێکامە ئەمە خۆی تا ئێرە 13 سانتە 1 سانتی لێرەوە چێتە تەقەڵ 12 ئەمێنێتەوە بەڵام لێری 6 سانتێک زیادەکە ئەمە 13 ئەمێنێتەوە ئەمە بڕینی سەڵتەکە دەتێنە سەر قۆڵەکەی دەتێنە سەر قۆڵی سەڵتەکە پێش قۆڵی سەڵتەکە بڕین بەم شێوەیە قۆڵی سەڵتەکە بڕین ئەبێ قۆڵی سەڵتە بەم شێوەیە بێ جا لێرە دوو کەلیتیەکەین لەبەرەوەی بۆ ئەمەش قۆڵی سەڵتەکە ئیشەڵای سەدە دەکەین بە دوورینی سەڵتەکە سەدە دەکەین بە دوورین و ئۆڤەرکردنی سەڵتەکە ئێستا ئۆڤەری پێشی سەڵتەکەمان کردووە تاچێتەوە بۆ ئەملاکەی تری ئێستا دەکەین بە دوورین لەبەرەوەی من ئەم سەڵتەیە نەخشی لە فەرا بێت چی بکەم لە دیوی دەرەوە تەقەڵی یەکەمی پیابێن چون دوو تەقەڵی پیاێنم خۆ ئەگەر سەڵتەکە سادە بێ 1 تەقەڵی بۆ ئەەکەم بەڵام ئەگەر بوو بە نەخش 2 تەقەڵی بۆ ئەەکەم ئەگەر خڕ بێت ئەگەر خڕ نەبێ هەر 1 تەقەڵە بەت ئەگەر خڕ بێ ئەبێ بێت بە 2 تەقەڵ لەیرە لە پێشی سەڵتەکە دەست پێەکەم کەمێت تەقەڵەکەی گەورەکەمی مەکینەکە بە یەکەم تەقەڵ زۆر ئاگاد لێ بێ لەبەرەوەی جوان دەرچێت ئەگەر سەڵتەیە خڕ بێت یا هێلک هەڵدەن لە بەشی
دەرەوە یەکەم تەقەڵی پیابێنن بۆ دووەم تەقەڵ بچنە بەشی ناوەوەی لەبەرێ جوانتر خڕیەکەی جوانتر دەرەچێت. ئەمە پێشی فەڵتەکەیەوە ئەچین بۆ بەشی دواوەی فەڵتەکە وتم هەمیشە تەقەڵی فەڵتە و ئێلێکی خڕ بەشی یەکەمی لە دەرەوە دەست پێ بکەیت. ئەم جۆرە دوورینە ئافانکاریت بۆەوە کات بۆیە من هەر دەکەم هەمیشە بەم جۆرە شت بدورم هەم ئافانکاری و هەم لەبەریشان جوانەوەفتێ. ئێمە بەشی تەقەڵی یەکەم تەقەڵم تەواو کردی ئەمەوێ بدوو هەم تەقەڵی پیابێرم چیەکەم ئەم جار بە دیوی ئەم دیوە دوو هەم تەقەڵ دانێ لەبەرەوەی جوانتر تەقەڵەکە ئەو دەمولێوی هینەکە ڕێگە بێت فەڵتەکە ڕێگە کات بەس ئەمە بۆ فادە نابێت دوو تەقەڵی پیابێنی ئەبێ یەک تەقەڵ بێ بەس ئەمە لەبەرەوەی من نەخشە دوو تەقەڵی پیاێن. ئیتر چیەکەم بەشی یەکەمی تەقەڵەکە تەواو بوو پەرشانەکەی ئەدورم بێ ئەم دوانە ئاوار ڕێکی یەکتری بن ڕێکی یەکتر نەبن فەڵتەکە دوایی جوان ناوەفتێ درێژیەکەیشیە بێ 47 بێ. سەیرەکەین ئەمە فەرشانەکەوەتە خۆی 39 ماوەتۆ 39 ماوەتۆ ئەوەکەی تریشیە چێتە تەقەڵۆ جا درێژیەکەیشی بوو بە چەند بوو بە 47 خۆی ئافرەتەکە خۆی وتی حەزم لێتی کە تۆفکێک درێژ بێت.
ئێستا ئەمە فەڵتەکە ئەمە بەشی ئێلەکیەکەی تەواو بۆیتە تێنە سەر دوورینی قۆڵەکەی بەڵام چیەکەین ئێستا ئێمە فەڵتەکە لە دەکەین ئەم فەڵتەیە لە دەکەین بەم شێوەیە لە تیەکەین لە بەشەوەی خواری فەڵتەکە یەک تۆز بەم شێوەیە بەلاری ئەوەندەی لێ دەرەکەین و ئەم لایشی هەر عینن ئەو بەم شێوەیە لە تیەکەین و بەڵام چیەکەین یەک تۆز ئەوە بەلاری لێ دەرەکەین تە چیەکەین دەتەکەین بە دوورینی قۆڵەکانی بەم شێوەیە وتمان ئێرە کەلێکی تی ئەەکەین هەمیشە سەرشانی ئەم هەموو جلێک کەلێک خەینە سەرشانەکەی لەبەرەوەی ڕێک لەو شوێنە داینین کە ئەمانەوێت تەقەڵی پیاوێر لەبەرەوەی دوایی شتەکە لار دەرنەچێ قۆڵی یەکەمی فەتێ بۆ قۆڵی دووەم پێویست ناکات چون قۆڵی یەکەمماندانا هینەکەی جوان ڕۆیشت بوو ئەمە جوان ڕۆیشت بووی تر تەبعانەوەی هەر وەکو ئەو ڕێکی ئەوە پێویست ناکە ڕێکردنی بۆ بکەین هەدا دەکەین بە دوورینی قۆڵی سەڵتەک بڕێ قۆڵەکە من 55 یا 54 بۆ دانێم ناکرێت زیاتر بینوشتێنەوە چون قوماشەکە هەرەوە نایگەێنێت ئەبێ یەک تۆزی بۆ دانوشتێن تدا دەکەم بە ئۆڤەرکردنی ئەم قۆڵانەی کە لێم داوە ئەمە چون فەڵتەیە من ئۆڤەرەکەی پێکەوە نالکێنم بۆ کردنی لەبەرەوەی بۆ کاتی گەورەکردن و بچووکردنەوە وایەتە کەسەکە بتوانێت خۆی بە ئاسانی تەقەڵی تری لێبدا ئەگەر بچووک بێ یا گەورە بێ
تەنها یەک تەقەڵی ماوە لەم لاولابی دەین و ئیتر تینە تەواوکردنی ئەمەش بڕین و دوورینی خەڵتە یەک دمکە ناڕەحەت نییە ئەگەر تۆ مەیلی لەسەر بێ بتوانی ئەو کارە بکەیت بش خۆڵەکانی ئەمەش بڕین و دوورینی ئەم سەڵتەیە بۆ شتێکی جوانە ئێمە خۆی نەخشمان بۆ کردووە تۆ گەر قماشی سادەش بێ هەر بەم شێوە توانی بیبڕی و خڕیشە دوورینەکەی خڕە و سیرکان نەخشی ئێرەمان خستوەتە سەر قۆڵەکانیشی شتێکی جوان و عادەتیە ئیتر بە پێی کەسەکان تۆ بڕینەکەکەی بۆ نمونە کەسێک قەڵەو بێ زیاتری بۆەکەی و کەسێک زەعیف بێ بچووکتر بۆ یەکەی دیتر هیچ مشکیلەیەکی نییە و بەرنامەی ئەم جارشمان تەواو بوو بڕین و دوورین سەڵتە بوو و تا بەرنامەیەکی تر بەخواتانە سپێری وڵە بینەرانی عزیز و خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆشمان بە کۆتا گەیشتا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە و باڵا دەستانە سپێرین خواتان.